سڵاتان لەبێت پاش ماوەیەک دابڕان گەڕاینەوە بۆلاتان لەم پرۆگرامەدا تیشک دەخینە سەر باسێک کە ئەویش زەواجی پێشوەختە بە خاتنی میوانەکان بکەم مامۆستا ئەبوبەکر مامۆستای دینی خاتوو سۆزان پارێزەر خاتوو جوان شارەزار لە چارەسەرکردنی کێشەی کۆمەڵایەتی و ئەنجام لە ڕێکخراوی ئاسوودە بەخێر بێن سەدا دەچمەنێ مامۆستا تێڕوانینی دین بۆ زەواج بۆ هاوسەرگیری چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على رسول الله دیارە ئەو بابەتە شریعەتی پاشی ئیسلام زۆر بە تەفسیل بە درێژ باس کراوە و مەسەلەی زەواج دیارە لە شریعەتی ئیسلامە زۆر ڕەغبەتی پێدراوە لە ئاەتی پیرۆزی قورئاندا کە باس کراوە و هەروەها پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم لە چەندەها فەرموودە کە ئەوەندەی کە من خوێندومەتەوە نێچکەی 20 فەرموودەیە باسی ئەوە دەکا کە پرۆسەی زەواج و زەواجکردن بە شێوازێکی جوان بە شەرت و مەرجەکانی بە ئادابەکانی بە شێوازێکی چاک و پاک و خاوێن و بەرەو سەعادەتمەندی و بەختەوەری بڕوە دیارە ئەوە ئەو فەرمودانە کە هەمووی هەر باز ناکرێ لەم بەرنامەیەدا بەڵام ئەوەی کە زۆر گرنگ و مهمە بەڕاستی کۆمەڵێک تەفسیلات کە دێت لە دوا ئەوە ئایا ئەو زەواجە چۆن بکرێ بە چ شێوازە بکرێ ئەوە دوای لەسەری مامۆستا پێناسکی کورتی هاوسەرگیری بۆ بکەین لە ڕووی دینەوە هاوسەرگیری ئەوەیە کە لە شریعەتی ئیسلامە کۆمەڵێک یاسای هەیە جاری وا هەیە دیارە هاوسەرگیری ئەمەیە کە کچێک و کوڕێک پیاوێک و ئافرەتێک بە جۆرەی شریعەتی ئیسلام دەبن بە هاوسەر یەکتری بە سیغەیە کە هەیە لە بەنیانە و شایدیش هەبێ ئەمە دیارە هاوسەرگیریە پێدەڕەن هاوسەرگیری واگرێبەستی هاوسەرگیری لە شریعەتی ئیسلامە. دەست خۆش بێت. خاتوو سۆزان لە ڕووی یاساییەوە پێناسێکی هاوسەرگیریمان بۆ بکەیت. سەرتا دەستخۆشیتان لێ یەکەم سەرکەوتوو بن. دیارە لە بابەتی یاساکانی باری کەسێتی هیچ جیاوازیەکی ئەو تۆ نابینێت لە نێوان شەریعەی ئیسلامی و یاسا. دیارە مامۆستا ئیشارەتی پێ لە یاسایە زۆر تەرکیز کراوەتە سەر ئەهلیە و ڕەزامەندی کچەکە تەنها هەنێ حاڵەت نەبێکەوە لەو چ لە داهاتووە باسی بکەین ئەوەی زۆر گرنگە بالیغانی عاقلانی ڕاضیان بە حضور شاهیدە نەما قاعیدەیەکی شەرعیە و هەم قانونیشە بەڵام ئەگەر سیر بکە لە دادگاکاندا شایەت نابیندێم مۆزوعەکە و بابەتەکە ئەوەیە خۆی حکمت دەبوونی شایەدا ئەوەیە کە ئەبێ ئەم زەواجە عەلەنی بێ کەواتە ئەمە بنەمایەکە ڕێگایەکە بۆ ئەوەی هەر زەواجێک کە عەلەنی نەبێ و بەنهێنی بێ کاتێکە لە بنەماکانی لەدەستداوە بۆیە یەکێ لە بنەما ڕئیسی و سەرێکەکانی زەواجەوەی کە عەلەنی بێ لەبەرەوەی گرێبەستی هاوسەری ئەهێنرێتە ناو دادگای سلێمانیەوە و لە بەردەم دادوەردایە بۆیە ئەگەر شایەتی شیتیانە بێ تەبیعیە وەکو پێم وتی کاتە ئەو خاڵان هاتۆتە دی کە بنەمای عەلەنەکە بەڵام مەرجە بەپێی مادەی هەشت ئەو کەسە 18 ساڵی تاو کردبێ و ڕەزامەندی تیابێ و بەنسبەت عەلەنەکەشەوە خەڵی سێمیشی تیا و مەرجێکی کەشەوەیە کە عاقڵ بن و باڵغ بن. زۆر باش دەست خۆش بێ. خاتوو جوانە خاتوو سۆزان باسی ئەوەی کردی کە پێی یاسا ئەبێ کەسە تەمەنی 18 ساڵ بێت بەڵام ئێمە ئەزانین هاوسەرگیری پێشوەخت لە کاتی ئێستادا لە کوردستاندا لە حاڵەت بەدەر بووە بۆتە دیاردا بۆتە مۆد کە کچەکانمان خوار 18 ساڵ زەواجەکەن نەک تەنها کچەکانمان بەڵکو ئەمەش کوڕ ئەگرێتەوە بەڵام بەڕادەیەکی زۆرتر کچەکانمان ئەگرێتەوە. هۆکارەکانی زەواجی پێشوەخت بۆ چییە؟ بەڵێ ئەگەر سەرەتا بینە سەر زەواجی پێشوەخت لە هەرێمی کوردستان مێژوویەکی کۆنی هەیە چونکە ئەم لەگەڵ دین و کللتوریەکی گرتوتەوە پشبەستن بە دین بەڵام کللتوری خەڵک خۆیەتی ئەگەر زەواجی پێشوەخت لە پێش 18 ساڵە ئەنجام مەدرێ ئەی بۆ پیاوان ئەنجام نادرێ هەردوو لا مرۆڤن ینی هەردوو لا ئەگەر بێتە باڵغبوون و پێگەیشتن هەردوو لا بە پێی تەمەنەکە پێگەیشتون کە ئەوەی کە باسی لەکە و ئەو 14 ساڵە ئەمی 14 ساڵە ئەم مێژۆکۆنەژە گەڕێتەوە بۆ ئەوەی کاتێک ناوچەکە ئێمە ناوچێکی کوشت و کاڵی یاخود ناوچەیەکی بەخێوکردنی ئاژەڵداریە و لەما دەستی ژن بەکارهێنراوە کە زوو زەواجی پێ بکرێت و نەوەی زۆر بخاتەوە بۆ بەرەمهێنان
ئەمە وای کردووە کە لە ناو کۆمەڵگەی کوردیا زەواجی پێشوەخت درێژەی هەبێ بۆ ئێستاش ئەبینین زەواجی پێشوەخت دوو لایەنەگرێت ئەوەیە کە لایەنێکیان لە دەرەوەی باڵین سنتەری شار ئەبینین زۆرە ملێ بەکارهێنرێ لە زەواجی پێشوەختە لە کاتی خوێن یاخود ژن بە ژن هەر هەیە کە لەوانەیە زۆر کەس پێی سیر بێ یاخود زەواجی دوای دێنە سەر حاڵتانی کە زەواجی پێشوەخت هەندێک حاڵتمان هەیە زۆرە ملێ ئیجباریە یاخود شیر بە شیرە کە ئەوترێ بە زەواجی زۆرە ملێ دوو بەشەگرێتەوە زەواجی زۆرە ملێ ئەوەیە کە بڵین خوار 18 ساڵ و دوای 18 ساڵی ژەگرێت ئێمە باسی پێش 18 ساڵەکەین چونکە مەزانین لە خوێنە 9 ساڵ و 8 ساڵ بەکارهێنراوە بۆ ئەوەی خوێنێک وەکو کاڵا مامەڵی پێوەکراوە بۆ ئەوەی خوێنێک بوەستێنن مەبەستم ئەوەیە کوشتنێکە ینی سڵحێکە وەساتەیەکەکەن بە گیانی ئافرێت گەیکەن کە خوار 18 ساڵە یاخود گەروبە بچووکە هەر هەیە ئەویش لەبەرەوەی ژنێک بخوازرێت لە بری ئەوە وەکو ژنێکی تر دانرێت کە ئەویش پێش 18 ساڵەوە یاخود دەتوانین بڵین زۆر جارکەوەی باسی ئەەکەن لە ناو کوردەواریا بەم کەلیمەیە باسەکرێت لەسەر بێژنگ مەبەستیەوە لە حەود ڕۆژیایە ئەی زۆر زەواجمانەیە لە حەوڕۆژی ئەنجام درراوە کە من نامێ بچمە سەر شەریعەت ئەتوانێت مامەسا و ڕۆقانونەکەشی ئاگامان لێتی ڕوونیکەنەوە کە هەر دروست نییە ئەسڵەن چکم لە دواییشە جارێکتر ئەگەر دروستە بۆ مەلا مارەی ئەبڕێتەوە ئەمە یەکێکیان لەوانەیەکێکی تر ئێستا ئەبینین کە ژنان یاخود با بڵێن کچان خوار 18 ساڵ خۆیان زەواجەکەن ئەمەش هۆکاری هەیە هۆکارەکەی ئەوەیە کابینی ئەلکترۆنات و با بڵێن ڕووی دەست خۆش بە جوانەخان ئەوە دوای ئاماژی پێکەین و ئەچمە لێ مامەسا جوانەخان ئاماژی بێەوە کرد کە گەورە بە بچووک هەیە شیر بە شیر هەیە یاخۆ چەند حاڵەتێکی شیربایی یاخۆ چەند حاڵەتێکی ترمان هەیە کە کچارمان ئەبنە قوربانی لەم جۆرە عادەت و تەقالیدانە زۆر کاتیش دین تاوانبارەکرێت تا چەندین ڕێگەی بە شیربایی یاخود بە گەورە بە بچووک گیاوە بۆ زەواجێک کە پێش کامڵبوون یاخۆ زەواجێک پێش 18 ساڵ ئەسڵەن ئەوەی کە من لە شریعەت شارەزام کە من بەڕاستی فقی ئافرەتانیشم نووسیوەتەوە دوو بەرجی گەورەیە ئەم مەسەلەی شیربایی و گەورە بەگسکە و ئەو شتانە بەڕاستی ینی ئەگەر بە قوڵایی بچین شریعەتی ئیسلام زۆر لی بێبەریە و پاکە لەو مەسەلەیەدا و ئەوەی کە من بزانم کولتوری کوردەواری خۆمان لە ناو کوردەواری هاتوون ئەو شتانیان کردووە مەسەلە گەورە بە گیسکیان کردووە گیسکە بچووکیان کردووە شیربەیان کردووە بۆ ئەمەی کە کارەکەیان ئەم کارانە کارێکی دروست بێ و ڕەواجی پێ بدەن شتەکان بکرێ هەستاون پەنابردو بۆ چەند مامۆستایەک لە مەنتیقەکانە ئەوانیش تەمان لە شریعەتی ئیسلامە بە ئەو بزانین کە هەر شتێک مەسالیح و بەرژەوەندی خەڵکی تێدا هەبێ شریعەتی ئیسلام لەوێ ئەوە کە هەموو زانایان یەکدەنگن لەسەر ئەو مەسەلەی ابن قەیمی جەوزی دەفەرمێ لە هەر شوێنێک لە هەر جێگایەک مەسالیح و بەرژەوەندی میلەتی لێبێ شریعەتی ئیسلام لەوێ دا ئەو مەسالیحانە تەمەن زۆرن پێنج شتەکە ئەگەر مانە بە تەفسیل باسیکەین باسەکرێ من لە رسالەکەی خۆمە باسم کردووە ئەو بەرژەوەندیانە هەر کاتێک مەبەستم وێ هەر کاتێک بەرژەوەندی لە هەر جێگایەک بێ شریعەتی ئیسلام لەوێ ئەوان ئەو خەڵکە هەستاون مامۆستاکانن وا حالی کردووە کە ئەم گەورە بە بچووک و ئەم مەسائلانە مەسلحەتی تێدا هەیە ناسەر ئەوانیش ئەگەر مامۆستایەک ڕێگەی دابێ بەڵام ئیتر کراوە شتەکە ئایا دروست یان نادروست ئەوە لەبێ بسێسەد تەفسیلات و وردەکاری قەزێکە بەڵام ئەوە بەڕاستی کۆمەڵک مەرجی تایبەتی خۆی هەیە و حاڵەتی تایبەتی خۆی هەیە و لە ناو زانایاندا بەڕاستی هەندێک شت هەیە کە مشتومەری لەسرە بۆیە زانایان ناچار و بێچار هەستاون شتی ڕاجح و بەقووەتیان دیاری کردو لێرەدا ئەو مارە بڕینە دروستە لە ڕووی شریعەتەوە کە شیربایی یاخود گەورە بچووک ئەکرێت خۆی شیربایی کە بڵێن لە وڵاتی ئێمە کراوە دیارە ئەلبەتە هەموو مەرجەکان تێدا هاتووەتەدی بەڵام ئەوە بووە خەڵکەکە لەبەر بەرژەوەندی خۆیان کچەکان بە پارە داوە کە پێدەنە شیربایی ئەمە لێرە تەمان لە هەندێک لە مەذاهیبەکانە بە هیچ شێوازێ دەڵێن دروست نییە بەڵام لە هەندێک لە ئیمامەکان ڕەحمەتی خوان وەکو ئیمام مالک ئیمام ئەبوو حەنیفە ئەوان گوتویانە ئەگەر ئەم پارە وەرگرتنە
بۆ ئافرەتەکە بێ بۆ کچەکە بێ کچەکەش بە ڕەزامەندی خۆی بیداتەوە بە دایک و باوکو و کەس و کار و بەراکانی ئیشکالێکی تێدا نییە بەو شێوازە بەس ئەو تەمەنی کامەڵبوونا نییە ڕەنگە مەسلحەتی خۆی هەزانجی خۆی نەزانێ ئەو کچە کاتێککە ئەوترێشید بایی ئەلەن لە سەر لەناو بێشکە بۆ کراوە پێ یاخود ئەمە باس ئەوە ناکەن ئیسەر بێشکە ئەوە شتێکی ترە ئەوە مەسائلێکێ بەس کە کچێکی ئازەب بێ و گەورە بێ قەیرە بێ بدرێ بە شیربایی ئەوە مەسەلەکە ئەو هایە مەسم ڕووی شەرعی هەندێک لە عولەماکان دەفەرمن بە هیچ شێوازێک ئەگەر یعنی بەو شێوازر بێ هەڵدرن دروست نییە مادەم ناوی شیرباییە یعنی ئەم کچە دراوە بە پارە باوکەکەی فرۆشتی بە پارە ئەوە دەڵێن بەڵام هەندێک لە ئیمامەکان بۆ ئەوە کاوەکو باسم کرد بەرژەوەندەکە بێتە دی دەڵێن ئەگەر کچەکە بۆ خۆی ڕازی بێ دوایی پارە ئەو پارە وشتە بداتەوە بە دایک و باوک و کەس و کارەکەی مادەم بە ڕەزامەندی خۆیەتی دەڵێن ئیشکالێکی تێدانی دەست خۆش بە سۆزان خان تێڕوانینی یاسا بۆ ئەم زەواجە چییە؟ لە یاسادا ئەڵێ بە 18 ساڵی تاواو کرد بێت ئەو کاتە ڕێگا بە ئەو زەواجە بەڵام هەندێک ئیسtisnaمان هەیە کە خوار 18 ساڵ 16 ساڵ ئەتوانێت جاواز بکات یاسا چۆن ئەم قەرارە دەرەکات وە چۆن ئەم تێڕوانینی هەیە بۆ ئەم هاوسەرگیریە کە کامەڵە بۆ خوار 18 ساڵشە خۆی چی شەریعەی ئیسلامی چی یاسا قاعدەی عام هەیە و هەنێ قاعدەی هەیە خاص و تایبەتمەندە بەپێی مادەی حەوت ئەبێ 18 ساڵی تاواوکرد بە عامی خەڵک لە مادەی هەشتا سێ فەقەرەمانەیە فەقەرە ئەلف ئەڵێ ئەگەر کەسێک شانزەی تاو کرد بێ مەرجی تایە ئەگەر شانزەی تاو کرد بێ وەوەلی ئەمەرە ڕازی بێت و حالە بکرێ بۆ لیجنە طبی لیجنەی پزیشکی ئەوان پشتڕاستیکەنەوە نەک حاکم خۆی بە چاو تەقدیری خۆی ئەوان پشتڕاستیکەنەوە کە ئەمە لە ڕووی جەستەیە و لە ڕووی شیاوێتی عنی کەسایەتی و شخصیەتی هەر جەستە نییە ئەمە قابلە بۆ زەواج ئەو کاتە حاکم ئیزن بە زەواجەکەیات و ڕێگایە بۆ زەواجە فەقەرە بائی ئەڵێ ئەگەر کەسێ 15 تاو کرد بێ تەنانەت ئەڵێ لە 15 بێت ئەمەشیان کۆمەڵێ مەرجیتیایە یەکەم سنی بلوغ بێ ینی باڵغ بوو بێ وزائیدە بەڵام سۆزان خان زۆر کات کەسەکە باڵغ بۆ بەڵام لە ڕووی عەقلیەتیەوە بۆ بەرەجا بۆی پەیامەکەمان بگەن وەکو دەقی قانونەکە دوای تەحلیلیشی بۆ بکەین فەقەرەبائی ئەڵێ 15 تاو کرد بێ یان پێی نابێتە 15ەوە ئەمە چەند مەرجێکی تیا ئەبێ باڵغ بوو بێت چکە مەرجەوەی 15 تاو کرد بێ گەشت بێتە سنی بلوغیان جەستێ ئەو یعنی باڵغ بوو بێ وزائیدەن وەلی ئەمە ڕازی بێ و دیسانەوە لیجنەی پزیشکی بیبین و پشتڕاستیەوە بکەن لە ڕووی جەستەیی و لە ڕووی شیاوی جا مەبەستی شیاوی بزەبت مەبەستەکەی جەنابتە کە ئەڵێ شیاوی یعنی شیاوی عەقلی و شخصیەتی و بەو شێوازە بێ کە بتوانێ ڕۆڵی دایک ببینێ جا ئەمە ئەگەر شیاوی بەس شیاوی ئیجتیماعی جەستەیی بێ کاتە لایەن ئیجتیماعیەکەیان لێک نایەوە بۆیە حالاکرێ بۆ لیجنەی پزیشکی لیجنە بڕیارەیات و لەو حاڵەتەیە محکەمە ئیزنی ئادووە فەقەرە سێی ئەوە زۆر گرنگە کە ڕوونی کەینەوە بۆی مادەکە تەکمیلەکەین وەلی ئەمر ئەگەر باوک مردبێ ئەمە زۆر گرنگە ئێمە چەند شەریعەیەکی جوانمان هەیە چەند قانونێکی جوانمان هەیە بەڵام ئێمە گیرۆدەی دەستی کۆمەڵە کللتوری سەقەتی بەڕاستی لە کللتوری کوردەواری خۆمانە ئەگەر کەسێ باوکی نەبێت بۆ بە عورف دوای ئەوە مام یان برا نەخێر بەپێی قانون و بەپێی شەرعیش لە دوایی باوک دایک ئەبێتە بە وەلی ئەمر بەڵامەیش مەرجی هەیە کە لە دوای نەمانی باوکەکە ئەم دایکە مناڵەکانی بەخێو کردبێ وەلالەیی کرد بنواتە دایانێکی باش و سەرپەرشتیارێکی باش نەک لە دوای مردنی باوکەکە ژنە زەواجی کردبێتەوە کەی کچەکەی گەورە بوو کاتی شوکردنێتی بێتە ساحەکەەوە بڵێ من وەلی ئەمرم بۆیە زۆر بە جوانی قانون ئەمەی تەسبیت کردەوە بەڕاستی بەڵام وەکو بەڕێزت ئەڵێ ئەمە ئەبێ ئێمە هۆشداریەکە بین بە خەڵک و تەرکیزی جەنابیشت لەسەر ئەوەیە ئێمە تەرجیعی خەڵکەکەین کە تا هەژدا کچنە درێ بە شوو لەبەر ئەوەی علمیش ئیسپاتی ئەوەی گرە تەنانەت گەشەی هۆرمۆنات و ئێسقانی کچ هەتا وەکو تەمەنی 22 ساڵیش چ لە باڵایە چ لە جەستەیە چ لە هۆرمۆناتە چ لە تەکمیلی عەقلیە ئەمانە هەمووی هەیە تەنانەت لە دروستبوونی مناڵە ژن هەتا وەکو 21 و 22 لەوە چ ئامادەیەکی باشیتیانە بێ بۆ حەمل و لە ڕووی دەرونیەوە کچمانەیە تەمەنی 7 ساڵە مناڵەکە یەگری خۆشی لەگەڵ یەگری ئەبە دایکی فریایکە لەبەرەوە ئەوەش ئەبێ حسابێکی بۆ بکرێ بەڕاست باشە جوانە خان تێڕوانینی کۆمەلگا هۆکارێکی تر نییە بۆ ئەم جۆرە هاوسەرگیری ناو کۆمەلگادا
هەندێک کات خێزانەکە یاخود کۆمەڵگا ئافرەت بە مەترسی ئەزانن بۆ ئەوەی کە عیلەکەی تووشی کێشە نەبێت یاخود ڕۆژان ڕوبەڕووی مشکلێک نەبنەوە لەگەڵ کۆمەڵگا و لەگەڵ خانەوادەکەیە. بەڵێ کۆمەلگا بەعام بیر لەوە کاتەوە ئەوە خۆشمان لە کۆمەلگەیەکیین ئاگادارین کەم تا زۆر ئاگامان لە خەڵکەوەکو ئیشکردنیش کە زۆرینی ئەوانی کە هاتۆتە بەردەستمان لە خوار 18 ساڵەوە زەواجی کردو دواتر خێزانەکەی بانگی هێشتەکرێت و لەگەڵیان قسە ئەکرێ بالفعل باسی ئەو مۆزوعاکە کە پێشوەخەدیایەتی بەشوو لەبەرەوە بۆ کە ئەیبەیەک نێتە سەر شانی یاخود کچەکە داوای کردووە ئەمە کەوێتەوە سەر پەروەردەکردنی خێزان چۆن ئەو مناڵە پەروەرداکە تا چەند لەو مناڵەوە نزیکە بۆی هەنگاو نەنیە بۆ دەرەوەی خێزانەکە. کاتێک کچێک کە لە خێزانە گەورە بێ لە تەمەنی بڵین لێک ڕۆژە هەتاکو و ئەبێتە 12 ساڵیش ئەوانی لە ناو خێزانەکان نێرن زۆر نزیکن لێوەی باوکە برایە مامە خاڵە یان ئێمە تێکەڵەیەکمان هەیە خێزانێک نین بە تایبەتی لە باوک و دایک و مناڵ پێکاتبێ دەرەجە 2-3 ئەوانەمان هەیە کە هاتوچۆمان هەیە هەموو ئەمانە لێ دوورەکەونەوە و لە هەمان کاتیشا پێوترێ کەسەکەی بەرامبەرت بڤەیە کە ڕەگەزی نێرە ئەمە وای لێ کات دوورەکەوێتەوانێ و لەو نازەی کە پێشتر پێی بەخشراوە لێ سندرێتەوە ڕاستەوخۆ دواتر ئیتر ئێساش زۆر ئاسانکاریمان هەیە ئاسانکاریەکە لە ڕێی تەلەفۆناتەوە یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکان بە هەموو شێوەیەکی ئاسانکاری بۆ کردوین یەتە ماڵەوە لە ماڵەکانی ئێمەیە ئەبینی کچان ئەگەر بە زۆر جار بەدزی دایک و باوکەوانێ تەلەفۆن بەکارەهێنن یاخود ئەنتەرنێت بەکارەهێنن زۆر جار مەسەلەن ماڵ هەیە جۆمان لێ بۆ توێتی تەلەفۆنم بەس بۆ کڕیوە ینی سینیتیانە بەس تەلەفۆنەوەیان وەکو بڵین بۆ گەرانی بەکارێنێ و یا شتێکی باسییت بەڵام لە ماڵەکە ئەنتەرنێتەوە ئەیکاتەوە بەکارێهێنێ لێرەوە ئەبینین ئەگا پەیوەندێک لە دەرەوە دەستی ئەکەوێت کوڕێکە ئیتر هەر کەسێکە لە ڕەگەزی نێر دەستی ئەکەوێت ئەو بە قوربان و بە ساقە و گیان و ناسکێشانی لەوە دەسێکەوێ لە ماڵەوە دەستی ناکەوێت کەواتە کەسی سێم هاتە خێزانەکە کەسی سێم وا لە ئەو خاتوناکە کە ئەم ببێتە بڕاردەری زەواجی پێشوەخت یاخود جۆرە مامەڵەیەکەکە ماڵەوە لێ عاجزە بن و ماڵەوە وای لێکن کە زەواجکایتر ئەو زەواجە ئایا ئەو کەسەیە کە ئەم هەڵی بژاردووە یاخود بەبێ ئەوەی بیری لێکردبێتەوە چی هەڵبژاردووە یا زەواجیەکە کە ئەمە خۆیان بۆی دیارریەکەن بەس بۆ ئەوەی ئەم بڕاتە ماڵی خۆی داهاتووی ئەو زەواجە بیر لێ ناکرێتەوە ئەم زەواجە ئایا ئەم کەسە لە ئاز ئەوایە بتوانێ خێزانێک بەڕێوە بەرێ یا چ جای ئەوەی خۆی بەڕێوە بات یاخود لە ئاس ئەوایە کە ئەمە بیری کردوێتەوە ئەو کەس ئەو مانایی هاوسەرگیریەکەی تاو تێگەیشتووە چکم زۆر جار ئەم هاوسەرگیریانە خیانەتی لێ ئەکەوێتەوە بەڕاستی خیانەی زەوجی لێ ئەکەوێتەوە کە ئەشبینین و ڕۆژانەش جوۆمان لێیە زۆرینی ئەوانەی کە زەواجی پێشوەختن کە بینین خیانە زەوجی لێ دروستە بێت هاوسەرگیری پێشوەخت وەکارێک بۆ چارەسەرکردنی کێشەکان هەندێک کات کچ و کوڕێک پەیوەندێکی سۆزداری لە نێوانیانە هەیە بۆ ئەوی ئەم پەیوەندە درێژە نەکێشێت و خەڵک پێی نەزانێت ئەڵەن هاوسەرگیری بکرێت باشترە و کێشەکە حلەکرێ تا چەند هۆکارەکە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەکرێ من پێ ناڵم ئەکەوێتەوە سەر پەروەردەکردن چۆن ئەم خاتونە تێگەین چۆن پەروەردەیەکی تا چەند لێوەی نزیکە بیت تۆ کە پێی بڵێ ئەم سۆزدارێ شتێکی کاتیە تۆ هێشتا ماوتە خوێندنت هەیە پێش هەموو شتێک ئەنی زۆر جارە بینین کچەکان ئەوانەی کە لە ماڵەوەن هەشمانە لە ناو خوێندنی شایانی ڕوبەڕووی هەر ئەوە بێتەوە زەواجی پێشوەختەکە بەڵام زۆرینانەوانن کە لە ماڵەوەن بێ ئیش بێکار لە ماڵەوانێ و کەسێکی ژنیە لیانەوە نزیک بێ کاتێکی ژەبینن کەوتۆتە حاڵەتی سۆزداری ئەوانێ ئەمە بە حەلەزانن خێزانەکەی بە حەلێزانی خۆشی لەبەرەوەی پێی وایە ئەمە باشە هەڵی ئەبژێرێ ئەگەرنا لە ڕاستیە شتێکی هەڵەیە باش نییە بۆ ڕێگەی کە مەسەن ئەو بیر لە بەز لەو ساتە ئەکاتەوە کە هیچ داواکانێت چکم زەواج ئەکرێ ئەم خاتونە لە ڕووی قانونەکەی وانێ ئەرک و واجباتە زەواج ئەوە نییە کە مەسەرەن ئەو سۆزداری ڕۆژانە لە ڕێی تەلەفۆنیەکەوانێ ئەگەر کاتژمێرەکان 24 کاتژمێر لە شەو ڕۆژێکە 23 ساعتی بە قوربان و بە ساقی بێ ئەوە ناگەێنێ کە گەیشتیتە ئەوەی کە هاوسەرگیریت کرد اینجا هەردوو لا داواکاریان لە یەکتری هەیە بۆیە منەمە وەکو ڕوونکردنی زۆر بە زمانی سادەش باسیەکەم بۆی تێبگەن لێم کچان بە تایبەتی
بۆ تۆ چاو لە کوڕان ناکەی کە لە خوار 18 ساڵ و هیچ کوڕێک نییە زەواجکە تۆ بۆ ئەو ئەرکا خەیتە سەرشانی خۆت کە لە ئاستیانی لە توانای توانی و ناتوانانی هەڵی بگری. کاتە سۆزاخان جوانەخان لە قسەکانی ئاماژی بەوە کرد کە کچان بۆ ئەو قورسایە بخەنە ئەستۆی خۆیان. بەڵام ئێمە سێرەکەین پیاوی نەک کۆمەڵگە ئێمە بگرە هەموو جیهان هەمیشە کە هاوسەرگیری ئەکات کچێکی مناڵتر لە خۆی ئەهێنێ کچێک ئەهێنێ کە حەزەکە خۆی پەروەردەی کات نەک ئەوەی پێشتر پەروەردەکرا بێ لە عایلەکەیەوە ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆچی ئەم کچە بەم هاوسەرگیری ڕازی ئەبێت. بەڵێ خۆی ڕەگەزی مینە خۆی مینە ئینسانێکی عاتفیە عاتفی نەقص نییە لە ئافرەتە بەڵکو مواسەفاتە لە ئافرەتە چونکە گەرە و سیفاتی تیانە بێ بە خەڵکی داکاتی نایەت و کۆمەلگایە کە دوو جۆر ئینسانی تیابێ هەمووی هەر توند بێ بە کەڵک نایە لەبەرەوە بوونی سۆزداری سیفەتی سۆزداری لە ژنە خۆی لە خۆیان کۆمەلگا جوانەکات و خێزان جوانەکات جا لەبەرەوە ونکردنی ئەم سیفەتە طبیعینە لە ئینسانی مینەیە مادام سۆزداریە لەبەرەوە کێ ئەو عەتفەی ڕاکێشێت وە کێ ناز هەڵگری بێت وا هەستەکە ئەمە خۆشەویستترین کەسێتی بە نمونەیەکێ نایەوە لە ماڵەوە کە کچ هەستەکات فەراغێکی هەیە کەس بە قوربان و بە ساقی نابێت ئەگەر کەسێ لەلاوە بە درۆژ بێ هەستەکە ئیشباع بێ لە ڕووی دەرونیەوە کەسێک کە بە قوربانیە بێ مرتاحە بێ جا لەبەرەوە ئەمڕۆ هۆکاری سەرەکی خیانەی زەوجیش کەمی سۆزداریە ژن لەلایەن پیاوەوە لایەنی سۆزداریەکەی فەرامۆش ئەکرێ ڕاستە کێشەی مادی نییە کێشەیکەی نییە وەکو لایەنی ژن و مێردایەتی بەڵام ئەمڕۆ معاناتی ژن لە ڕووی سۆزداریەوە نەقسی هەیە بەڕاستی نەکەر کچان بۆیە کە هەستەکە کەسێک کە کاتی خوازبێنی خۆی بۆ کوشت و خۆی بۆ بڕیوە و هەستەکەمە زۆری خۆشەوێ خەیاڵی بیرەکاتەوە کە ئەچێتە ناو واقعەکەەوە سەکەم وەکو ئەفلامەکان خەیاڵێ بوو وەکو درامایەک بیر لە ژیانی هاوسەرگیری ئەکاتەوە بەڵێ یعنی وا هەستەکە ئەم پیاوی کە بە قوربانی بوو بە ساقی بوو نازانێ ئەمە تەنها لایەنە سێکسەکەیەتی دوایی کە ئیشباع بوو پیاوەکە لەبەری خۆشەویستی لەگەڵ نەبووە کۆتاییەت نازەڵگرتنەکان تەواو بوو کەواتە خۆی لە خۆیان تەمسیلە بەنیسبەت جیاوازی تەمەن کە پیاو لەگەڵ ئافرەتە هەیبێ کە ئێستا وەکو خۆت ئەڵێ شتێکی شازە و شتیوە هەر نییە ینی ژن گەورە بێ پیاوەکە مناڵ بێ هەیە بە زۆر کەمە یعنی بەڕاستی ئەگەر پیاوێک بیلەوە بکاتەوە کەسێ زۆر مناڵ بێ یەکەمیانەوە لە ڕووی دەرونیەوە من ڕەمایە تەواو نییە دووەمیان وەکو ڕووی شەرعی جائیز نییە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەبێ نزیکی یەک بن ناڵێ هاوتەمەن بن لە ڕووی تەمەنەوە لە ڕووی پلە کۆمەڵایەتیەوە لە ڕووی جوانیەوە لە ڕووی شەهادەوە ئەبێ ئەو دوو کەسە نزیکی یەک بن بەڕاستی جا لەبەرەوە من نەسیحەتم بۆ کچان ئەوەیە تەمەنی گەنجێتی تەمەنێکە ئەڕوات حەیفە بەڕاستی بچیتە ژێرباری ئەرکێکی قورسەوە بەتایبەت لە شەرقی خۆمانە لە وڵاتی خۆمانە 21 ساڵەکانیش تەحملی حیاتی زەوجی ناکەن کە مەوزوعی کرێی خان و ئەرک و نەفەقەی ماڵ و مناڵ و چه جای ئەوەی تۆ 15-16 ساڵ بچێتە ژێر ئەو ئەرکە قورسە بڕیاردانیش لەو تەمەنەیە تۆزێ بڕیارێکی عاتفیە عەقلانی نییە بۆیە دوجار ناجح نییە بەڵام بیرمان نەچێت لەو خاڵەیە کە بۆ ڕێگریکردن لە فەساد بۆیە شەرع ڕێگەیاوە لە دوای سنی بلوغەوە زەواج جائیزە بەڵام لە شەرعیشە ئەڵێ بالغانی عاقلانی زۆر باش زۆر مهمە ببوورە ئەوە بگەین تەنها بلوغەکە نیە بێ عەقڵەکەی لەگەڵ بێ و ئەبێ شیاوەکەی لەگەڵ بێ زۆر باشە مامۆستا ئەو مەرجانەی کە لە هاوسەرگیریە دانراوە لە دینە ئەو مەرجانە چییە ڕەنگە لە دینە بڵێ باڵغ بوون بەڵام پسێکی کەسەکە لە 12 ساڵی و باڵغ بوو بەڵام عەقڵی کامڵ نەبووە ئایا ئەمە کەسە شیاوە بۆ هاوسەرگیری پێش 18 ساڵ دیارە وەکو لەلە سۆزان خان باس کرد بالغانی عاقلانی خۆوە تەمە شەرتە ئەگەر ئەو ئافرەتە بڵێن ئەو کچە ئەگەر عاقڵ نەبێ مەناشتی ترێ خوانەخواسییان شێتە کە ئەوە حساباتێکی تایبەتی خۆ هەیە یان سەفیهی پێدەڵێن سەفیه ئەو کاتە ئەو سەفیهە بەڕاستی کۆمەڵێک کێشەی هەیە ینی سەفیانی ئەوەیە کە عەقلی تەواو نییە کە عەقلی تەواو نەبوو معنای وایە
دەبێتەوە حسابێکی تایبەتی لەگەڵ بکەیت یان ئەگەر باوکو و باپیری هەبێ ئەوە شتێکی ترە ئەگەر ئەو کاتە حواڵی لای حاکم و ئەمە بکرێ بە شێوازێکی وردەکاری هاوسەرگیری بۆ بکرێ ئەوەش هەرە بێ بەڵام وەکو شێوەیەکی ڕەها بەڕاستی نابێتەوە کەمادەم عەقلی تەواو کەمادەم سەفیهی عەقلی بە کاروبار و ئیشوکاری خۆی ناشکێ و دیارە کە ئەو دوو خوشکە بەڕێزەمە باسییان کرد زۆر زەواج و هاوسەرگیری کە ئێستا دەکرێ ئەوەیە زیاتر قەزەی عاتیفە یعنی وا دەکات زۆر بە عەقڵکاری و بە شێوازێکی دووربینی و بە حساباتێکی ورد ناکرێ بەڕاستی ئێستا بۆ نمونە مەسەڵی وا هەیە لە کاتی گەرمەی خوێندندا چێشووەکە باش ئەمە خوێندنەکە چۆنەکەی ئەم شوکردنە تەمەشوکردنە خۆگاتە نییە کۆمەڵێک خۆی هەیە حساباتی تایبەتی خۆی هەیە ئەبێ کاتێکی تایبەتی هەبێ ئەوە بەو شێوازە یان هیوا هەیە هێشتا عەقلی ینی نەڵوجی نەکردووە هێشتا پێ نەگەیشتووە هیوا هەیە مەسەڵ بیستومە لە 12 ساڵیەوە بە شوویەدەن زیاتر کەمتر یان لە 15 بێ بەڵام کە تەواوە نەبێ و هێشتا پێ نەگەیشت بێ و نەتوانێت پاشان ماڵداری بکات چێشتێک لێ بنێ ئەو هاوسەرەی خۆی ڕازی بکە بە شێوازێکی عەقڵ و جوانکاری یان لەوانەیە مەسە زۆر کچی وا هەیە ئەحتیمالی هەیە پەرۆدەی جوان نەکرابێ مەسەلا شەرعێکی جوان نازانێت پەرۆدەیەکی جوان نەکراوە پەرۆدەیەکی سەحیح و ڕاست و دروست نەکراوە هێشتا ماوێتی زۆری ماوە خوێنی تەواو نەکردووە یاسە هەر نەی خوێندووە کە نەی خوێندووە ئەم ئافرەتە پاشە ڕۆژ چۆن نەتوانێت منداڵ پەرۆدەکە و مافی پیاوەکەی پێشێل نەکە و بتوان عەقلێکی جوان هەبێ ماڵداری بکات بێتە ڕەبەتولبەیتی ئەو ماڵە و بتوانێت ئەو دیارە زیاتر مەسەلەی پەروەردە و حەضانە و دانی و ئەمانە زیاتر ئەکردە سەر ئەستۆی زۆر باشە مامۆستا هاوسەرگیری پێش 18 ساڵ یاخود پێش باڵغ بوون زۆر کات کۆمەڵگا دین تاوانبارەکات ئەوترێ ئەم هەگرێ بەسی هاوسەرگیریە لە دادگاکانە ناکرێت بەڵام خۆ مەلاکەم مارەیەکات تا چەند ئەم دینە یاخود مەلاکانی ئێمە تاوانبارە نەم هاوسەرگیریە بەڵ وەکو دادەسۆزان باسی کرد لە شەریعەتی ئیسلامە مەسەلەی ئەمە کە ڕێگە بدرێ بڵین پێشوەختەکە ئەوەیە هێشتا باڵغ نەبوو بێ هێشتا باڵغ نەبوو بێ باڵغ نەبوون با من ئەوە باڕاشکایی بێڵم لە شەریعەتی ئیسلامە لە 15 ساڵیە باڵغە بێ ئەوە ڕای تێک ڕایزانان لەسەر ئەوەیە بەڵام هەندێک لە ئیمامەکان ئیمام ئەبوو حەنیفە ئەوانە کە ئێستا وابزانم قانونی یاسا لەسەر ئەوە دەڕوات ئەوەندەی کە من لێ حاڵی بووم دیاری ئەحتیاطاتی تریان کرد ئەڵەن لە 18 ساڵە بەڵام بە ئەوە بڵێن زۆر ئافرەتی وایە زۆر کچی وامان هەیە 18 تەواوەکە هەر کاتی ئەوەی نییە کە شوکا بەڕاستی دەبێ ئەو دایک و باوکە کە پەروەردکاری ئەو منداڵی خوان ئەوان چارتر دەزانن جا مەسم قەزی مامۆستاکان کە مارەی دەکەن لەسەر ئەوەی ئەو شتە هاتوۆتە دی ئەگەنی ئێستا بچووک بە بچووک یان مەسەلا گەورە لە بچکە ئەو شتانە بەهێز شێوازێکی مارە ناکرێت وەکو باسم کرد کاتی خۆی لە کولتوری کوردەواری خۆماندا ئەو خەڵکە بەرژەوەندیان لەوەدا بوو کە بیکەن ئەو شتانە بکەن بچووک لە بچووک گەورە بە بچووک شیربایی نادامسیسی ئەو شتانە کە ئەسڵەن شەریعەتی ئیسلام کە زۆر لەگەڵی دانیە و بەداخەوە ئەو کۆمەڵێک نظام و یاسا و سیستمیش کە هاتووە لە دژی شەریعەتی ئیسلام شەریعەتی ئیسلام تاوانبار دەکات ئەدێنە پاڵ شەریعەتی ئیسلام کە ئەو شتانە نەخێن نمونەی حەزەتی عایشە هێنەوە کە ئەڵێن حەزەتی عایشە 9 ساڵ بووە هەندە ڕیوایەدا لە 15 ساڵ بووە ئەگەر ئەومان بە کورتی بۆ ڕوونکەیتەوە سپاس دەکەم ئەوە تەمەن ئەو شتە ناشادرێتەوە عایشە ڕەزای خوا لەبێ لە 6 ساڵێ مارە کراوە لە 9 ساڵی گوازراوەتەوە کە ڕیواەتی ئەوەش هەیە لە 9 ساڵیدا کوڕیان کەس ئەگەر ئیحتیلامیان بوو ئەوە تەواو مەنا شەریعەتی ئیسلام دەتوانێت بڵێ ئەم کچ و کوڕە بلوغیان بووە ئیحتیلام ئەوە تەمەن یاسایەکی تایبەتیە کە لە شەریعەتی ئیسلامە باس کراوە کەواتە ئیحتیلام ینی باڵغبوون بە سێ شت دەبێت یەکێکیان ئەو ئیحتیلامبوونێ کە لە 9 ساڵە دەست پێ دەکات یەکێکیان 15 ساڵەکە ئەوی تریان بەو ڕاکەی تریان لە 18 ساڵەکەی کە بەس وابزانم زیاتر ڕای جمهور کە 15 ساڵەکەی ئەوە لە هەمان ئەرجاترە بەڵام لەگەڵ ئەو مواسەفەتانەی کە هەیە ئافرەتەکە شەخصەکە کوڕەکە ئەبێ کۆمەڵێک ماسەفاتی هەبێ
ئەوەی کە قانون دانا بالغانی عاقلانی ڕەشیدانی ئاوا بۆ شێوان ئێستا ئێوە هەیە مەسە بڵێن کە باڵغ نییە ئەوە کێشەیە ئەوە کە کوڕەکە یان کچەکە خۆ هەر نابێ ئێمە هەر باسی کچکەین کوڕەکەیان زۆر کوڕی وایە شێتوێتە پەرژینی قایم بێت لە کوڕە جوانەکان تۆ ینی کچێکت بۆ هێناوە چی لێ دەکەی ئەمە دوایی نازانێت چۆن بەخەیری کە چۆن مامەڵی لەگەڵا بکە کاتێک کە زانی ئەها وڵا چین بۆ محکەمە ئەوە چی وڵا تەلاقێدا مەبەستم ئەوەیە دووبارە ڕەشیدیش ڕشت شتێکی ترە یعنی ڕەشیدی کە لە شەرع باس کراوە جیاوازە لە باڵە بوون زۆر کەس هەیە باڵغە بەڵام ڕەشید نییە ڕەشینە یانی چی یعنی ناتوانێت تەسەڕوفات بکە شت بکە حاڵ و باڵ و مەسروفات و دەخلی و خەرجی خۆی چۆن کاسبی بکە چۆن نەی کاسی بکە لە چ شێوازەی چۆن ینی شتەکەی بەکار بهێنێ ئەوە هەمووی حسابات وردەکاری ناو دنیا و ژیانە بەڕاستی ئەوە هەمووی پێویستی بۆ وردەکار جا بۆیە ئەو سیستمی یاسانە کە هەن لە وڵاتی ئێمە مەتەوەکو نظامی شریعەت و ئەوانە کە دەڵێن دین ئەو های لەو خەڵکە کردو نەخەروانیە ئەسڵ و ئەساسی نییە من لە کتێبەکەی خۆمە ئەوشارم بە تەفسیل بە وردەکاری ڕەتداوەتەوە کە شریعەتی ئیسلامی هەتا لەگەشن بەژندا نییە لەگەڵ گەورە بەگچکانی بچوو بە بچوو لەگەڵی دانیە ئەوەی عایشە کە کراوە ئەوە حاڵەتێکیە زۆر لە زانەکان دەفەرمن تایبەتی پێغەمبەری خوا سەڵەم عایشە چیە مارە کردو ئەبوبەکری سیدیق لە چێ لە پێغەمبەری خوا سەڵەم ئەوە دەتوانن حاڵاتێکی تایبەتیە و ئەگەر بیکەین بە شێوەیەکی گشتی ئەوە حسابێکی وردی دەبێت لەسەر بکرێت باشە جوانەحەن ئەو حاڵەتانەی کە دەنە ڕێکخراوەکەی ئێوە خوار هەژە ساڵن زۆرینان ئیجبارین یاخود ڕەزامەندی خۆیان ئەو هاوسەرگیریان کردووە بە تاکید لە هەردوو لاکەتیایەتی زۆری بڵێ ناکرێ بڵێ مەسەلەن ئیجباری تاڵ چکم ئیجباری زۆر کەڵی زەواجی بە زۆر پاشی هەژدە ساڵی ژەگرێتەوانێ خەڵکمان هەیە 25 ساڵ بۆ 30 ساڵ بۆ بە زۆر درراوە بەشوو مەسەلەن لەوانەیە زەواجی یەکەمی کردبێ بۆ نمونەیەکێک لەوانە زەواجی یەکەمی کردووە زەواجی دووەم کاکاتەوە لە بەرەوەی لای خوشک و برای و دایک و باوک نییە و ئەڵەن ژیانە لێ تێک چووە ئیتر براکەی یا خوشکەکەی یەکێکی بۆ زۆر جار خوشکەکەی بۆی دیارێکە کەشوو بەچی کاتەوە بەبێ ئەوەی ئەم ڕەئی لەسەر بێ ئەوانەی کە یەنە لای ئەمە زەواجی پێشوەخت ئەوانن کە با بڵێن لە ئێستاە بۆ ئەم ساڵانی دوایی کاکەی دانیشتنەکەین و بە هەموو ڕۆ کۆمەڵایەتەکە پیاچینەوە لە خێزانەکەی و لە کەسی تیشکار و لە خۆی و لە چواردەورەکەی بە دوواداچوونەکەین بۆمان دەرەکەوێ کە ئەوەیە خۆی ئەو هەنگاوی ناوە بەڵام کەسێک نەبووە دەستی بگرێ ئەمە خەلەلەکە ئەلێرایە تۆ چۆن لەبەرەوەی بمانێ نەمانێت گۆڕانکاری لە کۆمەلگایە دروست بووە کاتێک دروست بووە کە پێویستمان بەوەیە کاتێک دروست بە پێویستمان بەوەیە کە خەڵکەکەش بگۆڕێ ئەنجامە ئەرکی دایکایەتی و باوکایەتی لەگەڵ پێشووترا جیاوازە لەبەرەوەی ئێستا باسی ڕاگەاندنمان نەکرد چکم ڕاگەاندن تەکنۆلۆژیا و ڕاگەاندن تا چەند تەئسیری هەیە لەسەر زەواجی پێش تەئسیرێکی زۆر زۆر باشی هەیە چکم لە ڕێی تیڤیەکان کە لە ماڵەکانە ئێمە پێکەوە خێزانی دانیشتون ئەیش بۆ بە یەکێک لە ئەندامانی خێزان ئیتر ئەو قەناتی ئێوێ زۆر جار ئەم حەڵقەکان کە دۆبلاش کراون وەرگێڕاونتە سەر زمانی کوردی بەڕاستی پێی وایە ئەوەی کە لەوێ ڕوویاوە ئەبێ ئەم بیکات بەڕوویەکی ترە ینی لەبەرەوەی ئەو خوار هەژدە ساڵە تێناگا نەگەیشتەوەی کە بەراوردی باش و خراپی بکە بۆیە هەر ئەوەی ڕسم وەرەگرێ جا ئێمە دایمەن مرۆڤ وایە ئەوەی لە ڕووە بەبینین زووتر ئەیبینێ و تەئسیری تێکە و گوێگرتنیش ئەبێ کاتێبی کە گوێگرێت بتوانێت چاک و خراپ لە یەک جاکاتەوانێ بەڕاستی ڕاگەاندن فعلەن یەکێکە لە هۆکارەکان یاخود با بڵێن یاسا جارێکی تر هۆکارە لەبەری لە 16 ساڵەوە ڕێگەی پێەیە کۆمەڵایەتیەکە و خەڵک بەعام دینیش کە باز لەوەکە لە 15 ساڵەوە عینەشێت ئەمانە هەموو هۆکارن بۆ زەواجی پێشوەخت بەڵام من ئەڵێم خێزان لە پێش هەر هەموویەتی ماڵبەڵی نایەکسانی خێزان لەگەڵ کچە هۆکارێکی تر نییە بۆ هاوسەرگیری ئێستا لەوانەیە خێزانەکان لەوە تووڕە ببن بڵێ ئێمە زۆر جار لەگەڵ مناڵەکانمان هیچ جیاوازیەکمان نەکردەوەی بۆ کوڕەکەم کردو بۆ کچەکەم کردو بۆ نمونە ئێستا کوڕەکەمە خوێنێ کچەکەمە خوێنێ ئەوەی سیارم بۆ کوڕەکەم کردووە بۆ کڕیوە بۆ کچەکەشم کڕیوە ینی ئەوەی کەلوپەل بۆ کوڕەکەم پێویستە بۆ کچەکەشم کردووە بەڵام ئێمە باسی
ئەم خاتونە ئیشارەتی پێ نەقسی سۆز زمان هەیە بەڕاستی لە ڕووی دەرونیەوانێ ئەتوانم پێت بڵم کۆمەلگای ئێستا خۆی بە حاڵێکی دەرونی باشە تێناپەڕێ بێتاقەتێکی زۆر هەیە ئەو قەیرانە ئابوووریە جارێکی تر تەئسیری لەسەر کۆمەلگا هەیە ئەبینین لە کاتی قەیرانی ئابوووریە لە هەموو ناوچەکان بە تایبەت زۆرینەی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبین زۆر بە جەنگا تێپەڕێ کە کاتێکی جەنگ هات قەیرانی ئابووری دروستە بێ ئەمانە سەردەمان هەر سەردەما کاری خۆی کردو لەسەر زەواجی پێشوەخت ناو سنتەری شارە هاوسەرگیری پێشوەخت زۆرتر یاخۆ لە دەرەوەی ئەتوانین پێت بڵین بە پێوانی دیارەوانی کە سەردانی ئێمەیان کردو ناتوانم لەسەر هەرامووی قسە بکەم ئەوەی سەردانی ئێمە کردو دەرەوەی شار زیاترە بۆ خەڵکی دانیشتووی سنتەر بڵین سلێمانی و یاخود با بڵین هەرێمی کوردستان و ئەوانەشی ئاوارن و لەگەڵ ئەوانەی کە پەنابەرن هاتوونەتە ئێرە پەنابەر مەبەستەوانی سووریا و کارەکەن بۆ زیادبوونی بەڵێ ئەوانش بە تاکید زەواجی پێشوەخت زۆر زیادی کردووە ئەبینین لە کەمپەکانە ئەو کچانی لە خوار نەک 15 ساڵ و 16 ساڵ کە هەر قانونی و باسی شریعەتەکەشمان کرد 12 ساڵیشە لەبەر بڕێک پارەوەکو پارە ئەفرۆشێت بە کەسێک پارەکە زۆر کەم بۆ ئێمە زۆر جار گوێمان لەوە بووە کە زۆرینەم 200,000 300,000 یاخود لەبەرەوەی باری ئابووری خراپە فرۆشتنیشی بەکارنێناوە ئیتر گرنگ نییە زاوا یاخود بەرامبەرەکەی ڕەگەزی نێر تەمەنی چەنە ئەم کچە مناڵی پێ ئەبەخشرێ بەس بۆی لەبەرەوەی پێی بەخێوناکرێ یاخود لە کەمپەکانە تێکەڵەیەکی زۆر هەیە ئەمەش بۆ خۆی هۆکارێکی زۆر گەورەیە شوێنی نیشتە جێبوونەکە و زروفی ئابوووریەکە یاخود ئەو جەنگانی ڕووەکەنە هەرێم و با بڵێن ڕویان کردوتە ئێمە ئەمانە هەمووی پاڵنەرم بۆی زەواجی پێشوەخت بێ بێجگە لەو زەواجانی کە مەسەنەن کچ خۆی ڕێی لەسەرا بۆ تەکنیکی تەلەفۆن و ئەلەکترۆنات و ئەو شتانی کە ڕووی تێ کردوین دەستخۆش سۆزاخان قوربانی یەکەم لەم هاوسەرگیریە کێیە بە تاکید کچەکەیە بە تاکید کچەکەیە چکە ئێمە ئەبینین ئەو زەواجانە یا زەواجی دووەمە یان زەواجێکە ئیشارەتمان پێ لەگەڵ کوڕێکە سەر و هەژدەیە قوربانی لە ڕووی جەستەیەوە لە ڕووی دەرونیەوە چکە هەر ئەو کچە کاگاتە تەمەنی 25 ساڵ بیرەکاتەوە هاوڕێکانی زانکۆیان تەواو کرد ژیانێکی نۆرمەڵیان بردووەتە سەر بۆیە خەفەت لەو ژیانە ڕابردوو ئەخوات کە ئایا بە ڕەزامەندی خۆی ئەو بڕیاریاوە یان بە زۆرە ملێ چکە زەواجی پێشوەخت دوو حاڵەتی یا ئەوە تا بە زۆرە ملیە کە لە ڕووی شەرعیشە و گوناحبار لە ڕووی قانونیشەوە سزا ئەدرێ یان ئەوە تا بە ڕەزامەندی کچەکە خۆیەتی ئەوەیان بڕیارێکی نادروستە کە دوجار درکی پێکات بۆیە ئێمە لێرەوە تەشجیعی کچانەکەین ئەو زەواجە کولەن وەکوڵێ لە زیانی خۆیەتی ئللا وەکوتم هەنێ حاڵەتی ضرورەت و هەنێ حاڵەتی وەکوڵە ئیشتیماعیەکەیەتە پێشەوە بەس لە ضرورەت دەرچووە ئەو هاوسەرگیریە بڵێ نانەوە لە تاکتاکی فەردی کۆمەڵگایە تۆ بە ئامی کۆمەڵگای عنی ئێمە شتێکی ئەمە بە قاعدەی ئامانێ قاعدەی ئام زەرمەندی یەکەم وەکوڵێ ئەوە کچەکەیە هەنێ حاڵەتی یەتە پێشەوە یعنی وەکوڵێ تایبەتمەندیکی تێدایە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی سۆزداری و ئەم کچە ئەگەر هەست بکات هیچ زیانێکی پێناگات منیش بە تەبیعی ئەزانم بەڵام ئەمڕۆ بڕیارێکی عاتفیانە بە بێ پلان بە تەنها هەدەفی ئەو بێ زەواج بکات ئەوە بە تەکی زەرمەندی یەکەم کچەکەیە دەستخۆشە مامۆستا داوتت وڵا ئەوەی ڕاستی بێ مەسەلەی ئەو قەزەی پرۆسەی یانی هاوسەرگیری شتێکی پێویستی زۆر بە وردەکاریە و شتێکە بەڕاستی زۆر پڕمەعنا و شتێکە وەلحاصل ژیان دەتوان بڵێن هاوسەرگیریانی ژیانی ئەو کوڕ و کچە لەبەرەوە ئەوان کوڕ و کچەکە ئەگەر بخۆیان تەواو بوون و ئیشەکانی خۆیان بە شێوازێکی جوان شەرعی و قانونی و یاسایی و کۆمەڵایەتی و عەقلی و ژیری و شێوازێکی جوان بتوان بیکەن ئەوە شتێکی چاکە ئەگەر ئەوە نەبوو دایک و باوکێکە سەرپەرشتیاران یانگە دایک و باوکیش نەبێ کە سوکاریان مەسەلا قازی حاکم دادوەر ئەمانە ئەبێ ئەم مەسەلەیە بە شێوازێکی جوان هەموو مەرجەکانی هاتبێتە دی هەموو شێوازەکانی کرابێ حساباتی بۆ کرابێ دووریبینی بۆ کرابێ و بە شێوازێکی زۆر جوان و بە قووت و بەهێز کە هەم لە شەریعەتی ئیسلامە
ڕێگەی پێدرا بێ و ڕێگەی بۆ خۆشکرا بێ و هەم بە جۆرەی کۆمەڵاتی و ناو کۆمەڵ و خەڵکیشا شتەکان جوان و چاک و باش بێ ئەنجە ئەو کاتە ئەم هاوسەرگیریە بەڕاستی هەم شتێکی ینی بەختەوەری دەهێنێتەکایەوە ژیانێکی کامرانی ژیانێکی خۆش و ئەو ڕۆڵە و وەچە شتانێک کە پیا دەبن زۆر جوانە بن کۆمەلگاکە دەڕازێتەوە بەڵام گەر خوا نەخواستە هەر خەلەلێک یان هەر مەرجێک لەم مەرجانە نەیەتە دی ئەو کاتە ئەو هاوسەرگیریە بەڕاستی هاوسەرگیریی ناتەواوە وەکەم و کوڕی هەیە چێلێ بەرپرسیارە من ناڵێم دادوەر و دایک و باوک ئەمانە بەڵام جاری وا هەیە دایک و باوکەکەیە جاری وا کوڕ و کچەکەیە جاری وا هەیە ژینگە و بیئەکەیە جاری وا کۆمەلگاکەیە جاری وا هەیە شتی ترە وەڵحاصڵ ئەبێ ئەو کەم و کۆڕیانە چارەسەری بکەین. جوانەخان کۆتا ئامۆژگاریت بۆ دایکان و باوکانی ئێمە لەم کاتی ئێستاماندا چێک خۆت وەکو ئافرەت لە ڕێکخراوی کە کارەکەیت کە زۆرترین کێشێت بەردەمی تۆ. بەڵێ داوتم بۆ باوکان بە تایبەتی هاوڕێی کچەکانیان بن ینی باز براژ بە هەمان شێوە بەڵام خۆزگە هەموو باوکێک کە کاتێک کچەکەی گاتە 12 ساڵ ئیتر ئەها و کاتانی خۆمان بۆ مەرحەلاتی پەڕین 13 و 14 هەست بکەی کە تۆ لە تۆ جوانتر نییە لە تۆ کەسێک نییە لە تۆ باشتر و چاکتر بێ ئەو کاتە باوک حەزەکەم باوک ئەلەمەوە دەست پێ بکە بە کچەکانی بڵێ ینی ئەگەر ئەو شتێک کە لەبەرێکە ئەو کاتی قژی دایێنێ ئەو لەچکەی لەسەرێکە هەر شتێک لەو جوانکارانی کچەکەی بەکارێنێ پێش هەموو کەسێ باوکەکە پێ بڵێ ینی وەصفی بکە پێ بڵێ تۆ لە هەموو کەس جوانتی ئەم شتەی لە تۆ لەبەرە کردەوە بەڵام بەداخۆ پێم وا بێ بە دەگمەی جۆمان لە باوکە بێ کە ئەم وشەی بەکارهێنا بێ بۆ کچەکەی بۆیە ئەبێ ئەمە وەکو ئەوەی کە شتێکی بەسیتە و بەچاوە میدێ بەڵام لە هەموو ڕێکە لە ڕووی نازەوە لە ڕووی پەروەردەکردنەوە لە ڕووی هەتا ئەو کاتی کە ئەم پاڵپشتێکی باش بێ بەڕاستی ئەو کچانی کە باوک پاڵپشتیانە کچێکی کاتێک قەرارێن سەرکەوتون ڕاستە دایک شەرتی ئەساسیە دایک پەروەردەکارە چکم ئەوە ئینکاری لێ ناکرێ بەڵام لەگەڵ ئەوەشە بۆ کچان زۆر زۆر زەروریە ئەوەی ئێمە تێگەیشتوین باوک پاڵپشتێکی باش بێ. سۆزانخان داوتت وەکو یاسایی طبعا ئێمە هەموو ژیانی ئێمە ئەبێ یاسا تەنزیمی کردبێ بەڕاستی ئەمە وەکو یاسا بەڵام بۆ ڕێگیریکردن کۆتاوتەی ئێمە ئەگە کورت و پوختیکەینەوە بۆ ڕێگریکردن لە نەهێشتنی یام کەمکردنەوەی زەواجی پێشوەخت ئەوەیە وەکو من ئێسش سوورە سەرڕەکەی خۆم فەراغی عاتفیە و ئێوە بە زەواج پڕی کاتەوە بۆ ئەم فەراغە هەست پێکە یەکەم لەلایەن دایک و باوکەوە لەبەرەوەی وا هەستەکەن دایک و باوکە و عرفە هەر هەیە مناڵ بەس لە تەمەنی مناڵێ پێویستی بە سۆزداریە تۆ گەورەی بەتەمایوەکو مناڵەکە لە نازی بکێشین بە پێچوانەوە بەپی قۆناغەکان ئینسان هەموو قۆناغەکانی پێویستی بە لایانی سۆزداریە تەنانەت پیرەکانیشمان نەکە کەسێکی گەنج بۆ پڕکردن ئەو فەراغە و بۆ ڕێگەگریکردن لەم زەواجی پێشوەختی یەکەم کچ لەو تەمەنا پێویستی بە سۆزی دایک و باوکە ئەبێت تێر بێت ئەمە یەکەمیان دوو هەمیان بەداخەوەکەوە ئیشی حکوومەتە گەنجەکانمان بە کچ و بە کوڕەوە ینی بێبەشن لە شتە تەرفیهیەکان ئیتر بە مەسبەحەوە بە مەسائلی دەوراتی خولی ڕۆشنبیریەوە مەسائلی وەرزشیەوە مەسائلی خولی دەستەوە هەموو ئەو تاقە و توانە هونەری و جەستەیانەی کە هەیەە هەموو قەتیز ماوە دوجار لە چیا تەقێتەوە یەک دەواازە ئەبینە کە زەواجەوە هەستەکە مێردەکەی هەموو ئەو شتانەی پێ ئەکات کە لە ماڵی باوکی بەدەستینەنە نازانێ ئەوەش ئەرکێکی کێ دیسانە بۆ سەرشانی خۆی و فەوتاندنی خۆیەتی بۆیە بە هیوام لە ڕێی ئەم بەرنامانەوە کە ئەعلامش خۆی دەورێکی خۆی ئەبینم دەستخۆشی لە یەکەم وە ڕێکخراوەکان و کاربەدەستان لە حکوومەتدا بە دەستە جەمعی پرۆژەیەک بکرێ گەنجان ئەو فەراغە دەرونیانی خوانیتیا بەتاڵکەنەوە بۆی بیر لە زەواجی پێشوەخت نەکەنەوە. دەستان خۆش بێت ئەرکتان کێشا و هەلەر ساغ بن بۆ ئومێدی ئەوەی کە چیدی کچانی ئێمە نەکرێن قوربانی بۆ سەرکەوتن و چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا و بەختەوەری بەدەستنانی کۆمەڵێک کەسی دیاری کراوە لەبەرەوەی هەموو کاتێک هاوسەرگیری چارەسەر نییە بۆ کێشەکان هاوسەرگیری چارەسەرێک نییە بۆ بەدەستهێنانی بەختەوەری گەر هاوسەرگیری چارەسەر بە بۆ کێشەکان و بەدەستهێنانی بەختەوەری ئەوە هەرگیز خی گەورە لەسەر بەندەکانی سونەتی نەدەکرد باڵکو ئەو کاتە فەرزی دەکرد
بۆ ئومێدەوەی هەمیشە کچانی کۆمەلگای کوردی لەسەر کەوتن و بەختەوەریدا ببینم هەتاکو پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ